سڵای خواتان لێ بێم کاتتان باش دیارە شەوی ڕابردوو لە دوای کاتژمێر 6:30 لە گوندی ڕەنگێنە لە سنووری قەزای شار باژێر لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوەکەوە باز دەکرێت گوندی ڕەنگێنە بردومان کرا کە ئۆتۆمبیلێکی گرتە ئامانج کە تیادا دەوترێت هەندێک زانیاری دەڵێن 4 هەندێک دەڵێن 3 نەفەر لەنێ ئۆتۆمبیلەکەی بوون کە گیانێنە دەستداوە ئێرە گوندی ڕەنگێنێ لە پشتی منەوە تاو کوێستا ئەو دارستان و پاوانەی کە لە گوندی ڕەنگێنێ دەسووتێ بەهۆی بردمانەکەەوە کە شاد حاڵەکان باز لەوە دەکەن 4 درۆن بە دوو درۆن نزیکەی 4 موشکیان داوە لە گوندی ڕەنگێنە و ئۆتۆمبیلەکان بە ئامانج گرتووە لە شەوی ڕابردووە ترس و دڵڕاوکێکی زۆر لە نێو دانیشتوانی ئەم گوندە و چواردەوری هەیە من ئێستا بە درێژایی ئەم لادەیانە هاتم چۆڵێکی زۆری پێوە دیارە ینی من ئێستا چوومە نێو گوندی ڕەنگێنە تەنها یەک کەسم بینیت خەڵکەکەی دەڵێن تەنانن ترسی ئەویان هەیە ئۆتۆمبیلیش بەکاربێنن لە ترسی دووبارە بردمانەکان و سۆربیان ینی لە شۆ نەچونێتە دەرەوە لە ماڵەکانیان لە ترسی بردمانەکان تەنانەت بەهۆی هێرشی فڕۆکەکەەوە بەشێکی لادێکە سوتاوە شەوکە لادەنشینەکان ویسیانە بچێن ئاگرەکە بکوژێنەوە جارێکی دیکە بردمانی ئەم شوێنە کراوە کە مەترسی لەسەر لادەنشینەکانی دروست کردووە بڵێن شاد حاڵێکم لەگەڵە لێرە شەوی شەم خۆی لێرە بووە بینیوێتی چی ڕوویداوە قوربان سڵاو لێبێت ئەگەر بیتە ئێرە سپاس دەکەم ئەگەر بە دیاریکراوی پێم بڵێ ئەوەی شەو کە ڕوویدا چی بوو چۆن بوو ینی تۆ پێما بنزیک سەرتا بەخێر بن وڵا لێرە لا ئەم زەرعاتە بووین کاڵگوشتمانە چنی ئەلا دانیشت بووین کاگە سەوت هات و سیارە ئەلێرە ڕۆی مەرزێکی دەوەسلی ئەم تازانە بوو تر زۆر سەری ڕۆی هاوریشمان بۆ گوتمان هێواش بڕۆ وڵا هەر ڕۆشتن لێ تیارەکە لیا 4 ساروخی تەقان بە دوای یەکار 1 و 2 4 دانی لەسەر تەقان بەڵێ چۆن بوو ئێوە چوونە شوێنە ڕووداوەکە دوای وڵا هەر هێشتا درۆنەکە گەڕا چوین سێ کوڕی لای خۆمان و سەرمانیان جەنازەکان لە عەرزەیە کەوتبوون یەکیان ناو سیارەکە بوو سوتا بوو دوان جێژ لە پەنا سیارەکە کەوتبوون ئاگریان تێبەر بوو تر وڵا هیچمان بۆ نەکرا گەڵیان تۆزەوە ساین لای و بەجێمان هێشتن کوڕەکە ساقەکە دەرچوو بوو چووە ناو دێکەوە چوین ئەوشمان هێنای خوار و تەسلیمی خۆیانمان کردو هەرچیمان پێکرا بەخوا کردمان هەروەنەمان دەسەڵات تۆ بڵێ هێرشەکە چۆن ینی چاودێریەکان پێشتر پێش ئەوەی کە مەسەن ئۆتۆمبیلەکە بێ درۆنەکە ئەسوڕایەوە لەو کانێ بن من چوون بۆ لایەن چوم ئەسێرێکی کوڕێکی خزمی خۆمانەیە بۆم بەرایە وەڵا لە سەکانەکە داش بوون هات ئەم لاولای ماچکردین ئەوە زان ئێمری ئەم لاولای ماچین لەو کوڕێکی یامۆزا ماچوین ئەسێرەکەمان بەرایە لە سەکانەکە داشتمەوە چییە چێگەن لێرەوتی وەڵا و تارەکە دووامان کەوتووە سیارگان بەجێشت بوو تقریبا نێرە بۆ چەمەکە لە سەکانەکە دانیشت بوون 4 دانە بوون 4 ئافرەت و پیاە بوون وڵا لێرە ڕۆشن ساعتێ تقریبا لەو دووە دەشنا پشت ئەو کانیەوە لەم گوندی ڕێنە لایتر ئەو حادیسەکە ڕوویە 3 ئافرەتیان مردووە ئافرەتێکیان بۆ بەراڕای کرده بوو ساقش بم بەراهاتوو بۆ ناو دەکەیت وڵا چوین هێنامانە لەگەڵ کوڕانی لای خۆمانەوە ئەو کۆتایی باسەکە ئەو ڕووداوانە ینی کاریگەری کردو سەر ئیشکاری لادەنشینەکان لێرە مەسەلەن ینی حەزەر بکەن لەوەی ئیش بکەن حەزەر بکەن لەوەی کە لەم لادەیانە بژین ئێستا من لەو لادەیە بووم ینی خەڵکە بۆ وت وای لە هاتووەتر ئمە لادەکان چۆڵ بکەین لە ترسە وڵی تر خاڵۆ وڵا پیاوەرە ترسێ بەس بەخوا قەدەریشە لە هەر شوێنگا بێ ناگەڕێتەوە بەس بەخوای ترسەر هەیە ئەرە وڵا ئەشترسی ئەو درۆنەکەی هاتۆ دەنگی درۆنەکەی ئەو ئاوا نازانمە ساڵن لە دەوری چوارداوە ناگەڕێ کە ئەگە ئەسوڕێت و سەرات و ئێرە ئەڕاتۆ دەست خۆش بە سپاس دەکەم دیارە وەکو ئەو بڵێن شاد حاڵە باسی کرد ئێستاش دەنگی درۆن دێ لە ئاسمانە ینی بە بەردەوامی دەسوڕێتەوە ینی لە بەیانی شوێمە چەند جار هەرگومان لەوە بە درۆنەکە بە بەردەوامی دەسوڕێ ئێرە باسم کرد شوێنی ئیشکردنی لادەنشینەکان هەمەساس دەبینن خەریکی ئیشکردنن بەرمونەگەر هاوکارم کامێرەکە بسوڕێنێت ینی ئەم جوتیارانە لێرە ئیشەکەن بەردەوام یعنی ئەم ڕووداوانە لێرە دووبارە بنەوە هەر خۆم ساڵی ڕابردوو بوو هاتم هەر لە شێخەڵمارێن کە لێرە چەند کیلۆمەترێکەوە دوورە لە ڕێگەی فڕۆکەوە دوو موشکی گەورە ئاراستەی ئەم شوێنە کرا بوو کە یەکێک لە موشەکان نەتەقی بوو کە دواتریش لە وێنەکانە ینی پیشانیە دەین بەردەوام ئەم شوێنە لە ژێر
بۆردمانی فڕۆکە جەنگیەکانە کە ینی بە پێی سەرچاونە فەرمیەکان بازەوە دەکرێت کە فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیان و لێرە بۆردمانەکەن و ئەم لا دێنشینانە وەکو ئاماژەم پێکرد ینی بەشێکیان دەڵێن وان لە هاتووە ئێرە چۆڵ بکەین لە ترسی هێرشی فڕۆکەکان و دووبارە بوونەوەی بەبەردەوامی و بێدەنگیەکی ئەجگار زۆر ینی ئەم شوێنەی داپۆشیوە زۆربەی لا دێنشینەکان ئیشکارەکانیان ڕاگرتووە لە ترسی ئەوەی کە گیانیان پارێزراو نییە بەڵە